ئەگەر خوێندنەوە بۆ هەمووان گرنگ بێ ئەوە بۆ لاوان و خوێندکاری زانکۆ پەیمانگاکان گرنگترە و پێویستە گرنگیەکی زیاتری پێ بدرێت. لە سەروبەندی ئەمەدا زانکۆی سۆران هەستاوە بەکارێکی جوان ئەویشکردنەوەی پێشەنگایەکی کتێبە بۆ ئەوی کا سوود بۆ خوێندکارانە بگەێنێت و بتوان چەندین کتێب بەدەست بهێن لەو پێشەنگایە بە ناونیشانی جیاواز و ئەمەش ببێتە هۆی ئەوی کە زیاتر گرنگی بە بابەتی خوێندنەوە بدرێت لە زانکۆکاندا. دەچینە لای میوانەکەمان زرێبار عەزیز بەرپرسی ڕاگەاندنی زانکۆی سۆران. کاک زرێبار سڵای خوات لێبێت ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەستپێک دەپرسم کە باسێکی پێشەنگاکەمان بۆ بکەی لە کێکەوە دەستی پێکردو و کەی تاو دەبێت. ئەگەر دەنگم بگاتە لای میوانەکە کاک زرێبار پرسیاری ئەوم کرد کە باسێکمان لە پێشەنگاکە بۆ بکەی و بزانین لە کێکەوە دەستی پێکرد و کەی تاو دەبێت. بەڵێ تا میوانەکەمان ئامادا بێ. بەڵێ هۆنیا کردنەوەی پێشانگای کتێب یەکێکە لە سیمە دیارەکانی ڕۆشنبیربوونی ئەو دەستگایە جایتر زانکۆیەک یاخود لە شارێکی گەورەی ئاشتاکرێتەوە بۆ نمونە بە خۆشحاڵیەوە لە سلێمانیش و لە هەولێر ساڵانە پێشانگای نێودەوڵەتیەکرێتەوە کە کۆمەڵێک ناونیشانی زۆر باش، کۆمەڵێک نووسەری زۆر باش، کۆمەڵێک دەستگای چاپ و پەخشی زۆر باش بەرهەمەکانی خۆیان لێرە بڵاوەکەنەوانەوە ئەو کەسانش کە حەزیان بە خوێندنەوەیە یاخود بە دوای زانیاریە گەڕێنیان بۆ کار و پیشەکانی خۆیان پێویستیان بەوەیە زیاتر قوڵ ببنەوە یاخود لە توێژینەوەکانیان ئەم سەرچاوانە بەکاربێنن زووتر دەستیانەکەوێەوە بە ئاسانتر ئەگەن بۆ شتێکە مەبەستیانەوە جگە لەوە کە تۆ ئەم پێشانگایە ئەەکەیتەوە ئەوە هەنگاوێکەنەی بەرەو زیادکردنی معریفەی خەڵکی ئەو شارە یاخود قوتابیانی ئەو زانکۆ یاخود ئەو کەسانی کە لەو شوێنە سەردانی پێشانگاکەکەن و کۆمەڵێک زانیاری لە ڕێگەی ئەو کتێب و پەرتوکانەوە وەرەگرن کە لە پێشانگاکەیە پێشکەشەکرێ. جا نازانم لە ئێستای میوانەکەمان ئامادە بێ یان نا. مامۆستا زرێبار سڵاوی خوای گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونێ. پێمان خۆشە سەرەتاوە بزانین ئەم پێشانگایە کەی دەستی پێکردەوە چەندەمین جارە لە زانکۆی سۆرانە پێشانگای کتێب بکرێتەوە. بەڵاو لە ئێوە لە بینەران و بیسەرانی کەناڵی عەزیزی پێەیە زێبار عەزیز لە ڕاگەیاندنی زانکۆ سۆرانەوە لەگەڵتانە. ئەمە دووەمین پێشانگایە کە زانکۆکەمان وەکو پێشانگایەکی ساڵانە دەیکاتەوە بە مەبەستی ئاشتاکردنی قوتابیان و توێژەران بە ژێدەر و سەرچاوەی جیاوازی ئەکادمی و زانستی و بەکارهێنانیان لە توێژینەوە و لێکۆڵینەوە زانستیەکانیان. مامۆستا تا چەندێکی خایاند پێشەنگاکە؟ پێشەنگاکە لە 12ی دووەوە تاکو 15ی دوو بەردەوامە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشەنگاکەیە. طبعی ماوەکە ئەگەرچی زۆریش نەبێ بەڵام لە نزیکەوە ینی قوتابیان توانیویانە دەستیان بە چەندین ژێدەر و سەرچاوی زۆرا زۆری زانستی و ئەکادمی بکەوێت. هۆکار چییە ماوەکەی کەم بوو نەتانتوانی ڕۆژەکەی درێژ بکەنەوە بۆی کە خوێندکارێکی زیاتر سوود لە پێشەنگاکە ببینێت؟ ئێمە پێمان وایە ینی لەبەرەوەی پێشانگایکە نزیکە لە ناو کەمپی زانکۆیە ئەوە بە ئاسانی لەو ماوەیەدا لە ماوەی ئەم 5 ڕۆژەدا قوتابیان دەتوانن بە ئاسانی دەستیان پێ بگات. زۆر باش مامۆستا زرێبار، ئەم پێشانگایی کە لە ناو زانکۆی سۆرانە کراوەتەوە تایبەتە بە قوتابیانی زانکۆ یاخود لە درەوی زانکۆش سەردانی کرد دەتوانێت بێتە ناو پێشانگاکەوە و سوود لەو پەرتوک و ناونیشانانە ببینێت کە لە پێشانگاکە ئێوەیە پێشکەشەکرێن. پێشانگاکە بۆ قوتابیانی زانکۆ و توێژەران و خوێنەرانە لەناوەوە و دەرەوەی زانکۆش. بەڵام بە پلەیەک ئێمە ئەرۆک ینی هەمولایەک بۆ هەمولایەک ڕوونە قوتابیانی زانکۆ بە پلەیەک سوود لەم پێشانگادا دەبینێت چونکە ئێستا کە وەرزی دووەمە بەتایبەت ئەوانەی خۆناغی چوارن توێژینەوەیان هەیە و سوودێکی زۆر لەم ژێدەرانە دەبینن. بە هەمان شێوە لە ئێستادا کە زانکۆ سۆران پەیڕەوی پرۆسەی بۆڵۆنیا پرۆسس دەکات کە قوتابی تایدا سنتەرە دەبێت زۆرترین توێژینەوە و سمینارات پێشکەش بکات. لەمەشدا پێویستی بە سەرچاوە هەیە بۆیە کتێب یەکێک لە متمانە پێکراوترین سەرچاوە سوودێکی زۆری بۆ قوتابیان هەیە.
پێشەنگای زۆر دەبینین دەکرێتەوە بەڵام پێشەنگای کەم دەبینین لە زانکۆکاندا بکرێنەوە گرنگی بە تایبەتی ئەوە چییە کە لە ناوەندی زانکۆی سۆران ئەم پێشەنگای کراوەتەوە و خوێندکاران لەوێ سوودمەند بن لەو خوێنانە چۆن بوو بیرتان لەمە کردەوە؟ زانکۆی سۆران وەکو زانکۆیەکی ڕچەشکێن و پێشەنگ چەندین چاڵاکی و دەستپێشخەری هەیە کە بەڕاستی جیاوازە لەگەڵ زانکۆیەکانی کە بۆ نمونە کۆنفرانسی قوتابی ساڵانە هەیە کە ڕچەشکێن بووە سەرەتا لە زانکۆ سۆرانەوە کراوە لەی زانکۆیەکی کە لە کوردستان نەکراوە بە هەمان شێوە ئێمە ساڵانە چەندین ساڵاکیمان هەیە بۆ پێشاندانی بەهرەی قوتابیان و بە ئەرکی خۆشمان دەزانین یعنی وەکو زانکۆ بە ئەرکی خۆمان دەزانین پێشەنگە ساڵانە لە زانکۆ بکرێتەوە بۆیە ئەمە دووەمین پێشەنگایە کە لە زانکۆکەمان دەکرێتەوە و ئەرکی زانکۆ بەڕاستی بریتە لە فەراهەمکردنی ژێدەر و سەرچاوە و ژێرخانێکی زانستی بەهێز تاکو قوتابیان بتوانن بەهۆیەوە پەرە بەتوانا و لێ هاتوویەکانیان بدەن و دواتر ینی بکەوێتە خزمەتی پێشکەوتنی و گەشەکردنی کۆمەلگا. ئەو سازرێبار ئەو ناونیشانانەی کە ئێوە عرضتان کردوونەوە پێشانگایە لە چوبارێکە خۆی بینێتەوە ئایا هەموو ئەو بەشانەی کە لە ناو زانکۆکە ئێوە هەن یاخودە کۆلێژانەی کە لە ناو زانکۆکە ئێوەدا هەن دەتوانن سوود ببینن لەم ناونیشانانەی کە ئێوە لە پێشانگاکەیە بڵاوتان کردوتەوە؟ زانکۆ سۆران لە 5 فاکەڵتی و 25 بەشی زانستی پێکدێت لەگەڵ سنتەری توێژینەوەی زانستی کە سنتەرێکی پێشکەوتووی توێژینەوەی زانستیە با بڵێین چەندین تاقیگەی پێشکەوتوی زانستی تێدایە سەرجەم بەشە زانستیەکان دەتوانن سوود لەم سەرچاوانە وەربگرن. ئەم پێشانگایە سەرچاوی ئینگلیزی و عەرەبی و کوردی تێدایە ڕەچاوی ئەو بەشانەش کراوە کە لە زانکۆکەمان هەن بۆ ئەوەی کتێبی و ناونیشانی شیاو لەگەڵ ئەم بەشانە گونجاو لەگەڵ ئەم بەشانە فەرهەم ببێ لەم پێشەنگایەدا. هەمیشە لە پێشەنگاکاندا کۆمەڵێک بابەت هەیە تێدا هاوکاری خوێندکار دەکرێت لەوانە داشکاندن ئێوە توانیتانە هیچ هاوکارێکی خوێندکاران بکەن لە بواری داشکاندن و بە نرخێکی کەمتر سوود بەو خوێندکارانە بگەێنن کە لە زانکۆی سۆرانن؟ سەرەتا زانکۆ سۆران دەرفەتێکی گونجاو و یەکسان و چۆنیەکی لە بەردەم سەرجەم پەخشانگە و چاپەمەنیەکان ڕەخساندووە تاکو لێرە بەرهەمەکانیان نمایش بکەن لەگەڵ ئەوەشدا ئازادی بە با بڵێین ناوەندەکانی بڵاوکردنەوە و پەخشانگەکان دراوە کە هەر یەکەی بە گوێرەی توانای خۆیان داشکاندن بۆ پەرتوکەکانیان بکەن. بەلایانی کەمەوە 130 داشکاندن بۆ کتێبەکان کراوە لێرەدا. ئێوە بۆ دووەم جاران پێشانگایەکەنەوە پێتان وایەکردنەوەی پێشانگای کتێبە بێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیانی زانکۆکەتان بە تایبەت لە ئێستایا کە دەنگۆ ئێوە هەیە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن ئاستی زانستی قوتابیان بەرەو دابەزی نەچێ؟ حتمما گومانەوەدانیە کتێب یەکێکە لە یارمەتی دەرهەرە باشەکان بۆ وشارکردنەوەی کۆمەڵگا و لە نێوشیاندا بەرزکردنەوەی ئاستی و شاری تاک بە تایبەت چینی ڕۆشنبیر و ئەکادمی و زانکۆ ئەرکێتی کە پێشانگەرە و زۆرە بکاتەوە بە مەبەستی پەرخێدانی توانایی توێژەران و قوتابیانیان. ئێمە پێمان وایە لە زانکۆ سۆران ینی قوتابیانمان لە ئاسێکی بەرزدان لە توانای ئەکادمی و زانستی و ساڵانەش ئێمە بەکو ئەڵێ بە ئەم توانایە و ئەم بەرهەمە زانستیانی قوتابی و توێژەرانمان لە با بڵێین لە پێگەی زانکۆکەمان لەسەر ئاسی زانکۆکانی کوردستان ڕەنگ دەداتەوە. واستی خوێندکاران و بەشدارواری پێشەنگاکە چۆن بوو لەسەر پێشەنگاکە؟ ئایا بەدەمەوە هاتوونێکی باش هەبوو بۆ پێی کە ئێوە هەم داشکانتان کردووە هەمیش کۆمەڵێک ناونیشان و کتێبی باشتان لێو کۆ کردوتەوە ئەمە بۆتە جێی دڵخۆشی بۆ ئەوی کە خوێندکاران بتوان بیکەن بەسەر چاوێکی زانستی سوود لەو ناونیشان و کتێبانە ببینن کە لە پێشەنگاکەدا نمایش کراوە؟ بەشداریەکی کارای خوێنەران لەم پێشانگایانەدا هەبووە چ لە ناوەوەی زانکۆ لە دەرەوەی زانکۆ ڕێژەیەکی زۆر لە سەردانی کەڕە لە دەرەوەی زانکۆ هاتوون بەشداریان لە پێشانگایدا کردووە بە هەمان شێوە قوتابیانمان لە زانکۆی سۆران و هەروەها تەنانەت قوتابخانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانش زۆرێکیان بە ستافی ئیداری و قوتابیانیانەوە
سەردانی ئەم پێشانگایان کردەوە بەشداریان تێدا کردەوە و پێی دڵخۆشن و پێیان وایە کردنەوەی پێشانگای لەم زۆرە ئەرکی ناوەندە ئەکادمی و زانستیەکانە لە نوێژاندا زانکۆ سۆران. مامۆستا زرێبار بەپێی ئەو ئامارانی کە گەر لە بەردەستانە بەهێتا ئێستا بەپێی زانیاریەکانی ئێوە کەم جۆرەك پرتوکانن کە زۆرترین خواستیان لەسەر یاخود قوتابیان خواستیان بۆم جۆرە کتێبانە هەیە کامانن؟ وڵی ناتوانم ئامارێکی وەرد بدەم بەڵام بەڕاستی هەر بەشێکە و ینی قوتابی بە گوێرە توێژینەوەی خۆی ئێستا کتێبەکە ئەکڕێ بۆی سوودی لێ ببینێ بەڵام کتێبە ئەو کتێبانێکە پێویستم بە زانستە مرۆڤایەتیەکان زۆرترین فرۆشیان لەسەرە لەبەرەوەی قوتابی ئەو بەشانە زۆرن. بۆسا زرێبار هەمومان کاتێک خوێندکارین بەهۆی سەرقاڵیمان بە بابەتەکانی خوێندنەوە و ئەو بابەتانی کە دەخوێنین لە خوێندندا کەمتر یعنی ڕەنگە گرنگی بەلایانی ڕۆشنبیری خوێندنەوە بین یاخود نەپەرژین. ئەمە تا چەندێک گرنگە ئەم جۆرە پێشنگایانە بۆ ئەوی کە ئاستی ڕۆشنبیری قوتابی بەرز بکاتەوە هاندانێک بێ بۆ ئەوی کە لە پاڵ خوێندنەکانە لە پاڵ ئەو بوارانی کە دەیخوێنن لە زانکۆی سۆراندا بتوانن گرنگێکی باش بە بوارەکانی تر بدەن و ڕۆشنبیری گشتیان هەبێت لە سەرجەم ئەو سەرچاوە و ناونیشانانەی کە لە پێشنگاکەدا گرنگی پێدراوە و هێنراوە بۆ ئەوی کە خوێندکاران سوودی لێ ببینن. طبعی لە زانکۆ سۆران لە سای پێڕەوکردنی بۆڵۆنیا پرۆسس قوتابی سنتەرە بۆیە زۆرترین ئەرک دەکەوێتە سەر قوتابی لە ڕووی پێشکردنی سیمینار بابەت پێشنیارکردن بۆ چارەسەری کێشەکان واروا توێژینەوە ئەمەش واکە قوتابی ئەرکی زۆرتر بێت و زۆرتر خۆی ماندوو بکات. لەمەشدا پێویستی بە سەرچاوی متمانە پێکراوە کە ئێمە پێمان وایە کتێب باشترین مامۆستا و سەرچاوەیە کە قوتابیان دەبێت پشتی پێ ببەستن وارووا بەکاری بێنن لە توێژینەوەکانیاندا و بۆ بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری و معریفیان. مامۆستا زرێبار ئێوە جگە لەکردنەوەی پێشانگا لە ناو زانکۆکەتانە چ پرۆگرامێکی تر جێبەجێیەکەن یاخود چۆن هەوڵدەن قوتابیانی زانکۆکەتان هەن بدەن بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە خوێندنەوە بدەن یاخود لە بوارەکانی خۆیانە لەو ئیختصاسانەی کە بڕیار وایە لە زانکۆکە ئێوە وەری بگرن زیاتر قوڵ ببنەوەوانی و زانیاری زیاتر بەدەست بێنن؟ ئێمە لە ساڵانە لە زانکۆ سۆران چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیی ئەەکەین ئێستا بۆ ئەم ساڵ زیاد لە 7 کۆنفرانسی ئازبەرزی نێودەوڵەتی بەڕێوەچێ لە زانکۆ سۆران زیگە لە سیمپۆزیۆم و ملتەقا و دیداری ناوخۆی نێودەوڵەتی بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و هەنووکەییەکان کە توێژەران چاڵاکانە بەشداریەکی کاریان تێدا دەبێت. ئەم کۆنفرانسانە بەشدار یارمەتی دەرێکی زۆرن بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمی قوتابیانمان و ئەم توێژینەوانەی لەو کۆنفرانسانەدا پێشکەش دەکرێن نیشانی گرفتەکان دەکەن و خاڵ دەخەنە سەرپیت بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان وهروە یارمەتی دەرێکی باششن بۆ قوتابیانمان بۆ نمونە لە سەردە فاکەڵتیەکان ئەمساڵ تا مانگینۆ 8 کۆنفرانسی ئازبەرزی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت کە بەڕاستی ئەمە ژمارەیە و پێم وانیە لە هیچ ناوەندێکی ئەکادمی و زانستی دیکەی کوردستان ینی بەم شێوە بەم گوڕوتینە و بەم گیانە ینی کار بکرێ. لە ماوەی پێشنگاکەتا و لە ناو پێشنگاکەتا هیچ چالاکیەک شانبەشانی بەڕێوەچوونی پێشنگاکە ئەنجام درا لەوانە سیمینار و کۆمەڵە چالاکی تر یاخود بیرتان لەوە کردوتەوە لە داهاتوودا کۆمەڵێک چالاکی تر بهێنە ناو پێشنگاکە ئەگەر بڕیار بدەن بۆ ساڵەکانی تریش ئەم پێشنگای ئەنجام بدەنەوە؟ بەڵاستی سیمینارات ئەوەندە زۆرە لە زانکۆ دوپاتێکەمەوە لەبەرەوەی پرۆسی بۆڵۆنیا پرۆسس ئێمە ناڵێن سیستەم پرۆسەیە قوتابی تێدا سەرتەرە ڕۆژانە یعنی وەکو ئەرک سیمینار پێشکەشەکەن بۆیە ئێمە ویستمان زیاتر تەرکیز یعنی بیرمان کۆگیر بێ لەسەر پێشانگایەکە و قوتابیان بتوانن سوود لە سەرچاوەکان وەربگرن لابەلا بە هیچ شتێکی ترەوە سەرقاڵ نەبن. مامۆستا زرێبار وەکو زانکۆی سۆران لەگەڵ هیچ زانکۆیەکی تر پەیوەندیتان هەبووە لە کۆنتاکتا بوون بەوەی هەوڵبن پێشانگای پەرتووکە گەورەتر و فراوانتر بکەن و کۆمەڵێک کەسی زیاتر و قوتابی زیاتر و زانکۆی زیاتر
سوود لە پێشانگاکە ببینێ یاخود تەنها بەرنامەتان هەر زانکۆی سۆرانە و هەر لە ناو زانکۆکەیە پێشانگاکە ئەکەنەوە ساڵانی ئایندەش. ئێمە هەماهەنگی تاوامان لەگەڵ سەردەم ناوەندە ئەکادیمی زانستیەکان هەیە لە سەردەم شار شارچوویەکانی کوردستان، بەڵام بەهۆی ئەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕاستی وا بڵێن دوورە لە ناوەندی هەولێر و هەروە سلێمانی ئەوانە بۆیە سەختە مەسەڵەن تۆ لێرە پێشانگا بکەیەوە و لەوێ بتوانێت قوتابی بگوازیەوە. بۆیە ئێمە پێمان وا باشترە هەر زانکۆیەکی لە کەمپەسی خۆی پێشانگای کتێب بکاتەوە بۆ ئەوی قوتابیانان لە نزیکەوە بە کەمترین تێچوو دەستیان بەسەر چاوە ئەکادیمی زانستیەکان بکەوێت. باشەوە کار چییە کە لە زۆربەی زانکۆکانی کوردستان ئەم جۆرە پێشنگایانە کەمتر گرنگی پێدەدرێ خودت بوار ناڕەخسێ ئەو گرفتانە چین کە بۆ زانکۆکان دێتە پێش کاتێک دەیانەوێت ئەم جۆرە پێشنگایانە بکەنەوە ئایا ئەو لایەنانی کە پەیوەندیدارن دەتوانن هاوکارتان بن بۆ ئەوی کە ئەم جۆرە پێشنگایانە بکەنەوە و بتوان سوودێک بە و خوێندکارانە بگەن کە پێویستیان بە کۆمەڵێک سەرچاو و زانیاری گرنگ هەیە لە بابەتەکانی خوێندنی خۆیانە. من لێرە ڕێ پێدراوم تەنها بە ناوی زانکۆ سۆرانەوە قسە بکەم بۆ ئەم سیارایکرێت لە زانکۆکانی دیکە خۆیان بکەن. ئێمە هیچ گرفتێکمان لە بەردەم نییە، تەواوی ئاسانکاریمان بۆ کراوە، تەواوی پاڵ پشتیمان هەیە لە لانی با بڵێین حکومی واروە بەڕێز جەنابی سەرۆکی زانکۆ تەواوی پاڵپشتی خۆی دەربڕیوە بۆ هەر ساڵاکێکی ئەکادیمی زانستی لەم جۆرەکە لە زانکۆکەمان بەڕێوە بچێت. لە بیریشمان نەچێ ئێمە کتێبخانەی گشتی زانکۆ سۆرانمان هەیە کە زیاتر لە 10,000 ناونیشانی زۆری ئەکادیمی زانستی تێدایە، هەر لە توێژینەوەی ماستەر دکتۆرا و لە ژێدەرە زانستی و ئەکادمیەکانی تر بە چەندین زمان. مامۆستا زرێبەر وەکو زانکۆی سۆران ئەگەر باسی بارودۆخی زانکۆکەتان بکەین لە ئێستاە لە ڕانکینی زانکۆکانی کوردستانە زانکۆی سۆران لە چه ئاستێکایەوە ئێوە وەکو بەشی ڕاگەیاندن ئەتوان ئەوە بڵێن کە زانکۆی سۆرانێکێکە لە زانکۆ متمانە پێکراوەکانی کوردستان وە بۆ ساڵی ئایندە قوتابیانە پۆلی 12 تەواوکەن بە ئارەزوومەندانە و هەروە بە وەکوڵێ بە حەماستەوە داواکاری پێشکەش بکەن بۆ وەرگیران لە بەشەکانی ئەم زانکۆیە. ئێمە جیاواز لە زانکۆیەکانی دیکە ئەم ساڵ بۆ یەکەم جار لەسەر ئاسیا هەرێمی کوردستان هەفتەی ناسانی زانکۆمان ڕێخست کە هەفتەیەک سەردەم بەشە زانستیەکان کە لە 25 بەشی زانستی 5 فاکەڵتی زانکۆ سۆران پێک دێن هەفتەی ناساندنی زانکۆ سۆران بەڕێوەچوویەک بۆ ماوە یەک هەفتە لە ناو کەمپەسی زانکۆ سۆران سەرجەم بەشەکان پێناسەیان شێوازی خوێندنیان و چه دەرفەتێکی کار دەخۆڵکەنێ بۆ بازار و چۆن دەرفەتی کار بۆ دەرچوانی دەدۆزێتەوە لە زانکۆ سۆران بەڕێوەچوو. زانکۆ سۆران یەکێکە لە زانکۆ ئازبەرچەکانی کوردستان کە بەپێی سەرجەم پێوەرە ئەکادیمی زانستیەکان بەڕاستی لە ماوەیەکی کورتی تەمەنی داتوانی دەستکەوتی مەزن بەدەستە خۆیەوە بێنێ. ئێستاش بە هەمان شێوە قوتابی زۆر ئازبەرزی لێ دەردەچێ و دەرفەتی کاریش بۆ زۆرێک لە دەرچوانی دەدۆزێتەوە. مامۆستا زرێبەر با ئەمە بکەمە کۆتا پرسیارم و باس لەوە بکەین کەەوە لە داهاتوودا چ کارێکی تر ئەنجام دەدەن و ئایا بەردەوام دەبن لەم پێشنگایانە و گەر شتێکت ما بێت و ئێمە ئاماژەمان پێ نەکردبێ لە کۆتاییە ئاماژەی پێ بدەیت. لە کۆتاییدا ئەمەوێ سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان بکەم بۆ گرنگیندانی تایبەت بەم ساڵاکیە و بە ساڵێکەکانی دیکەی زانکۆی سۆران. بەڕاستی ئێمە پێویستە وەکو ناوەندێکی ئەکادیمی زانستی بێلان سەیری ئەم ناوەندانە بکەین و مامەڵەیان لەگەڵ بکەین. ئێمە ئەومان لە کەناڵەکە بەڕێزەکەتان بینیوە و لە وەکو دوای نوکتەش پێم خۆشە ئەمە وەکو ڕاستکردنەوەیەک بکەم ناوم زرێبار نییە زێبارە و پێشانگای کتێبیش پێشانگایەکی ساڵانەیە بڕیار لێدراوە کە بەردەوام بێ. بۆیە بۆ ساڵی ئایندەش بە هەمان شێوە ئەم پێشانگای ئەکرێتەوە بە شێوەیەکی فراوانتر. هەر شاد و کامەران بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونە مامۆستای بەڕێز هیواداری سەرکەوتوو بن و ئەم هەوڵانە بەردەوام بێت و بە شازی پێشکەوتوتر لە زانکۆکەی بەڕێستان و سەرنم زانکۆکانی هەرێمی کوردستان بەگشتی. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زرێبەر عەزیز بەرپرسی ڕاگەیاندنی زانکۆی سۆران لە سۆرانەوە لەگەڵمان بوو.